بەشێک لە کۆچبەرانی کورد و عێراقی کە لە بێهیوایی لە نیشتیمان وڵاتیان جێهێشتووە جارێکی دیکە لەبەر بێهیوایی لە وڵاتانی ئەوروپی و مەینەتیەکانی ڕێگا بە ناچاری بۆ هەرێمی کوردستان و عێراق گەڕانەوە. لە نوێترین پێشهاتدا نزیکەی 600 هاوڵاتی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەڕانەوە. زۆرێک لەوانەی گەڕاونەتەوە باز لەو مەینەتیانە دەکەن کە لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا و لیتوانیادا چەشتویانە و لەلایەن هێزانیەکانی ئەو وڵاتانەوە ڕوبەڕووی توند و تیژی و لێدان بوونەتەوە، جگە لەوەی کە سەرما و سۆڵەش تەنگی پێڵچنیون، هەر بۆیە ناچار بە دەسەڵگرتن لە خەونی گەیشتن بە ئەوروپا بوون. لالایکی دیکە و ئەلێکساندەر لۆکاشینکۆ سەرۆکی بیلاڕوسیا دیدارێکی لەگەڵ کۆچبەراندا ڕێخست و گوێی بۆ داواکاریەکانیان کرد. تێیدا نوێنەری کۆچبەرانی کوردیش پوختەیەک لە نامەتیەکانی خۆیان لە عێراق و هەرێمی کوردستان و تەنانەت باسی خۆپیشاندانەکانی ئەم دوایەی قوتابیانی زانکۆ و چۆنێتی سەرکوتکردنیان لەلایەن هێزانیەکانەوە کرد. ئەو کۆچبەرەکە بە بادینی سەرای ئازادی ناسراوە، وتی لە دوای ڕووخانی ڕژێمی سەدامەوە لە عێراق و پێشتری ساڵی 1991 لە هەرێمی کوردستان ئەمریکا و ئەوروپا بە بیانووی بنیادنانی سیستەمێکی دیموکراتیەوە کەسانێکیان هێنایە پێشەوە کە لە سەدام حوسێن دیکتاتۆرتر بوون. سەرۆکی بیلاڕوسیا لە سەردانێکدا کە بۆ ناوچەی گرۆدنای کردووە و کەمپی کاتی کۆچبەرانی لێ و گفتوگۆی لەگەڵکردن دوای گوێگرتن لە داواکاری پەنابەران دڵنیایی پێدان و ڕایگەیاند ئەوان دەتوانن لێرە بمێنەوە و هیچ کۆچبەرێک بە زۆر نانێرنەوە بۆ وڵاتەکەی و دەتوانن لێرەوە بڕۆن بۆ ئەوروپا، بەڵکو ئەوان ئازادیشن لە بڕاردان. سەرۆکی بیلاڕوسیا با کۆچبەرانیشی وت ئێمە لەگەڵ ئەڵمانیا قسەمان کردو و بەڵێنیان پێداوین ژیانی کۆچبەران باش بکەین، بەڵام ئەوەی کێشەیە پۆڵەندایە کە نایەڵێت کۆچبەران بە خاکەکەیدا تێپەڕ ببن. قەیرانی کۆچبەران لە چوارچەوەی مافەکانی مرۆڤەوە چۆتە دەرەوە و ڕوویەکی سیاسی بەخۆیەوە گرتووە. لەم ڕوانگەوە یەکێتی ئەوروپا بیلاڕوسیا بەوە تۆمەتبار دەکات کە قەیرانی کۆچبەران لەسەر سنووری ئەو وڵاتە و یەکێتی ئەوروپا دروست دەکات لە ڕێی پێدانی ڤیزای بیلاڕوسیا بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێنانی کۆچبەران بۆ بیلاڕوسیا و دواتر ڕەوانەکردنیان بۆ سنوورەکان و ناچارکردنیان تاوەکو بە شێوەیەکی نایاسایی سنوورەکە ببەزێنن. حکوومەتی بیلاڕوسیاش بەردەوام ڕەتی دەکاتەوە قەیرانەکەی دروست کردبێت و بەڵکوهاتنی ئەو کۆچبەرانە بە دۆخی نالەباری سیاسی و ئابووری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەبەستێتەوە. لە پێشاتێکی نوێژدا ئەحمەد سەحاف وتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاندووە کە بەردەوامن لاوڵەکان بۆ گەڕانەوەی کۆچبەران و لەو چوارچێوێشدا لە 4 کارواندا 1894 کۆچبەر گەڕێنراونەتەوە عێراق. دوایین کاروانی ئەو کۆچبەرانە ئەمڕۆ گەیشتنەوە هەرێمی کوردستان کە بەپێی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم زیاتر لە 600 کۆچبەری کورد و عێراقی بوون و لە ڕێگەی 2 فڕۆکەوە گەڕێنراونەتەوە. هەموو کۆچبەرانەش لەسەر ئەرکی حکوومەتی عێراق و بە ئامانگی لەگەڵ حکوومەتی هەرێم دەگەڕێنرێنەوە. لە ئێستاشدا سەدان کۆچبەری دیکەی کورد و عێراقی لە بیلاڕوسیا لە بارودۆخێکی خراپدا دەژین و هێشتا نەگەڕاونەتەوە. زۆرینەشیان هەر پارەیەکیان نەبووە لەو ڕێگەیەدا خەرجیان کردووە و هێشتا بە هیوایەوەن کە ئەوروپا دەرگایان بەڕوودا بکاتەوە.